لەناو هەر خانەیەکی ئەم شانە هەنگوینە چێژێک لە ڕەسەنایەتی چیاکانی کوردستان هەستی پێدەکرێت. تامێک کە بە شیرینیەکەی دەتوانێت تاڵی ساڵێک لە ڕەنج و ماندووبوونی هەنگەوانان بیر بباتەوە. ئێرە کێوەکانی کوردستانە بەهۆی سروشتەکەیەوە یەکێک لە باشترین جۆرەکانی هەنگوینی لە سەراستی ناوچەکە لێ بەرهەم دەهێنرێت. ئێمە لە سنووری خۆشناوەتین لە سەرگرمەجەلین ئێستا کاتی بڕینەوەی هەنگە تەماشا دەکەین ئەگەر بزانین هەنگەکە ئیشێکی باش کردبێ هەموو شانانەی کەپڕی کردوون یان ئیشێکی باشی لێکردوون لیان دەکەین و با بڵین دەی بڕینەوە. ئێستا ئەم شانەی لێ ناکرێتەوە بۆ چکە ئیشێکی باشی لێ نەکراوە. ئەم شانەیان هەموو دیوەکانی سەرمۆرە بۆیە بە شێوەیەکی ئارام هەنگەکان لێ دەکەینەوە شانەکە دەخینە ناو سندوقەکەەوە هەموو شانەکە پڕ کراوە سەرمۆر کرا. ساڵانە هەنگەوانان دەیان کیلۆمەتر دەبڕن بۆ ئەوەی هەنگەکانیان لە ناودار و نزارەکان دوور لە ناوچەی نیشتەجێبوون جێگیر بکەن بۆی هەنگوینەکەیان تەواو سروشتی بێت و هەنگەکان پشت بە سروشت ببەستن بۆ بەرەمێنانی هەنگوین. هەموو هەنگوینێکی سروشتی باش نیە هەندێک هەنگوینی سروشتی هەن بەهای خۆراکیان بەرز نییە لەبەرەوەی ئەو گوڵانەی کە هەنگ شیلەکەی لێوە هێناون لە ناچاری بووە بەهای خۆراکیان بەرز نییە. جاری وایە هەنگ لەبەر نەبوونی لە وەرگەی باش ناچار دێ پەنا بەرێتە بەر خواردنی میوە و هەندێک ڕۆکی وەکو گوڵە بە ڕۆژە و ئەوانە یان تیسوێ یان گوێنی کە بەهای خۆراکیان بەرز نییە وەکو بۆ نمونە گوڵی هەمە چەشنی کوێستانەکان کە بە سەدان زۆر گوڵ بێت. ینی هەتا گوڵەکان زیاتر بن بەهای خۆراکی هەنگوینەکە زیاتر. هەرچەندە هەنگەوانی لەناو ئەم کێوە دوورە دەستانە کارێکی سەختە و ڕەنج و ماندووبوونی زۆری دەوێت بەڵام هەر ئەوە بۆتە هۆی ئەوەی هەنگوینی کوردستان لە ڕیزبەندی باشترین جۆرەکانی هەنگوین پێشبڕکێی وڵاتانی ناوچەکە بکات. بێگومان هەرێمی کوردستان بەهۆی کەژوچێوەکان و ئەو سروشتە جوانەی کە هەیەی و ئەو هەوا پاکەی کە هەیەی باشترین شوێنی بەخێوکردنی هەنگە. بۆیە ئێمە لە چەندین پێشانگای نێودەوڵەتی لە دەرەوەی وڵات لە ئەمیپۆندیای جیهانی لە تورکیا لە ئەستەمبول لە کەرەج هەروەها لە ئیتحادی نەحالینی عەرەب لە بەیروت هەروەها لە چەندین شوێنی دیکە هەنگوینی هەرێمی کوردستان پلەی یەکەمی بەدەستهێناوە. گەرچی حکوومەتی هەرێمی کوردستان چەند کاروانێکی هەنگوینی کوردستانی هەناردەی وڵاتانی دەرەوە کردووە بەڵام وەک هەنگەوانان ئاماژەی پێدەدەن گەر هاوکاری بکرێن دەتوانن ڕێژەی بەرەمێنان زیاتر بکەن تا ئاستێک کە هەنگوینی کوردستان بکەن بە براندێکی جیهانی. سنوورکەریم دەنگی ئەمریکا ڕانیا.